ئەلۆ گوڵە جوانەکانم گۆرانێکی ترم ئامادە کردووە لەژێر ناونیشانی پێشمەرگە هەمومان دەڵێن بژی پێشمەرگە ئۆ کاچی پێشمەرگە زۆرت جێڕێ قارەما ئۆ کاچی پێشمەرگە زۆرت جێڕێ قارەما ئای پیرۆزی تۆیە بۆ دەوێردی سەرێ زمان ئای پیرۆزی تۆیە بۆ دەوێردی سەرێ زمان بۆ دەوێردی سەرێ زمان بیر بڕوا و تفانگت مای خۆڕاگرتنا بیر بڕوا و تفانگت مای خۆڕاگرتنا بەردەوامیت لاخەبات نیشانەی سەرکەوتنا بەردەوامیت لاخەبات نیشانەی سەرکەوتنا نیشانەی سەرکەوتنا ئۆ کاچی پێشمەرگە زۆرش جێڕی قارەما ئۆ کاچی پێشمەرگە زۆرش جێڕی قارەما ئای پیرۆزی تۆیە بۆ دەوێردی سەرێ زمان ئای پیرۆزی تۆیە بۆ دەوێردی سەرێ زمان بۆ دەوێردی سەرێ زمان تامەدار خۆشەویستەکان جەبرەچەکانیش بۆ ئەو پێشمەرگانێکەوە پارێزگاری لە وڵاتە دەکەن منداڕە خۆشەویستەکان بە خۆتان دەزان کە ئێستا میوانێکی زۆر زۆر خۆشەویستمان دێ ئەویش مانجی ڕەمەزانی پیرۆزە هەمومان بەخێر هاتنی مانجی ڕەمەزانی پیرۆز دەکەین هیوادارین کەوە خوای گەورە لە بەخاتری ئەو ڕەمەزانەی کوردستانمان جوانترکە خوای وڵاتان بپارێزێ برێن ئامین خوای پێشمەرگەکانمان بپارێزی برێن ئامین خوای دایک و باوک و وڵات و کوردستان و هەموو لایەکمان خۆشەویستکەی و کوردستانمان بکەیە دەوڵەتی کوردی برێن ئامین 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 خوافیز زۆر سپاس بۆ سپۆنجبە و کاکە عەبدوڵڵا گوڵەکانم کەمێک هێمنی هۆڵەکە بپارێزن وایەکی شەش هاتەوە بە خۆشی و خەڵاتەوە منداڵان چاوگەشەکان دەرببڕن خۆشی خۆتان چونکە ڕۆژی خۆتانە ڕۆژی مافەکانتانە گوڵە جوانەکانم ئێستاش گوێ دەگرین لە وتاری پرۆفیسۆر دکتۆر عومەر پەتی لەژێر ناونیشانی ڕۆڵی هۆشیاری پەروەردەیی لە پەروەردەکردنی منداڵاندا با پەرێز دکتۆر بفەرموێت بەڕێزان درود و سەلاو سەرجیانی پاچی پێغەمبەر کەوێ سەرەتا دەمەوێ پیرۆزبایی گەرم لە ئێوەی خۆشەویست بکەم بە بۆنەی ڕۆژی جیانی منداڵان لە هەموو منداڵانی جیهان بەگشتی و هەروەها منداڵانی کورد بە تایبەتی و منداڵانی خانەوادەی شەهیدانی سەربەرزی کوردستان زۆر تایبەتی تر مناڵە چاوگەشەکان ئەگەر هێمنی نەپارێزن ڕەنگە من نەتوانم ئامانجەکە بپێکم تکاتان لێ دەکەم تکا لە ئێوەی خۆشەویست لە دایک و باوکانی بەڕێز بتوانن هێمنی بپارێزن بۆ ئەوەی بتوانین پەیڤەکە پێشکەش بکەین بەڕێزان دیارە ناونیشانەکە بە ناوی هۆشیاری پەروەردەیی لە پەروەردەکردنی منداڵ جارێ بابزانین وشەی هۆشیاری چییە هۆش لەگەر کۆیار واتە هەموو کاتێک هۆش یارت بێ هۆش هاوڕێت بێ هۆشیاری پەروەردەیی مانای چییە واتە زانین و ناسین و ئاگاداری و تێگەیشتن لە چەمکە دروستەکانی پەروەردە و ئەو بنەما سەرەکیانەی کە پشتی پێدەبەستێ ئێمە دێین
لێرەدا جەخر لەسەر ئەو هۆشیارە پەروەردانە دەکەینەوە کە لە قۆناغەکانی گەشەکردنی منداڵ سوودی هەیە. یەکەمیان هۆشیاری پەروەردەیی لە باخچەی منداڵان، نەک باخچەی ساوایان، باخچەی منداڵان. ئەلیف هۆشیاری لایەنی جەستەیی، زۆر گرنگە لە ڕووی جەستەییەوە بتوانین خزمەت بە منداڵەکانمان بگەینین. ئەویش لەلایەن هەر پێنج هەستەکەوە، یعنی چۆن ئێمە جەستە زۆشتی پێک دێ، بەڵام لە ناو جەستە ئێمە پێنج هەستمانە بژاردووە، بینین، گوێ لێبوون، تامکردن، بۆنکردن، هەستێدان. کەواتە دەبێ وا بکەین هەر یەکە لەو هەستانە چۆن ئامادەی دەکەین، چۆن بەکاری دەهێنین. دووەم گەشەکردنی ماسوولکەکان و هەروە کۆئەندامی جوولەی منداڵ، سێهەمیان فێرکردنی منداڵ لە پاک و خاوێنی و دوورکەوتنەوەی لە کاریگەرە خراپەکان کە دەبنە هۆی نەخۆشی. خاڵێکی تر هەر لە هوشیاری جەستەیی چۆن فێر بکەی منداڵ بڕوە، چۆن دابنیشێت، چۆن نان بخوا، چۆن بخوێنێتەوە، چۆن یاری بکە. هەر یەک لەو خاڵانەی کە ئێستا ئاماژەم پێکرد بەداخەوە تا ئێستا زۆر زار لە پەروەردەکردندا نازانین دانیشن چۆن دابنیشین. بۆیە زۆربەی ئەوانەی کە گەورە دەبن لە تەمەنی گەورەیە دەچەمێنەوە، ینی دەتوانم بڵێم تووشی بربراگەی پشت دەبن، نازانن چۆن ڕێ بکەن. نەوا بڕۆ هێرکە لە پێت بشێ نەشێ، نەواش بڕۆ پێت برێن کەسێکی ناتەواوە، ینی کە دەبێ قیت بڕۆیت لەسەر پێیەکانن جوان ئەندامەکانی لەشت هەمووی بێ، نەک خۆت بسەمێنیەوە. کە باسی نان خواردن دەکەین دەبێ فێر بکرێت چۆن نان بخۆین. دابوونەریتی نان خواردن چییە؟ چۆن ناوی خوای لێ دەینی، چۆن خواردنەکە دەخۆی لە جوینە لە هینە تا کۆتایی، و لە کۆتاییشا چۆن سوپاسی خوای گەورە دەکەیت. یاریکردن، ئێمە دەزانین خۆراغی منداڵی بە تایبەتی باخچەی منداڵان زۆری ئەو شتانێک کە فێر دەکرێت بە یاری بێ. دێنە سەر لایەنیشتر لایەنی ژیری منداڵە. گەشە پێدان بەچی؟ بە شت زانی. بەڕێزان شت زانی لە بینی دوو کەوانەیە، ینی حب الاستطلاع. دەبی زۆر زار لە ماڵەن تەمەشا دەکەی مناڵ دەیەوێت شتێک بپشکنێ شارەزایی بێ، ئێمە سەرزەنشتی دەکەین بەسەری دادەڕۆین، نە ڕێگای بدە با ئەو مناڵە خۆی ئەو شتە تاقی بکاتەوە فێر بێ. پەرەپێدان بە زمان زۆر گرینگە لە قۆناغی باخچەی منداڵان لە ڕێگای چیرۆک جێڕانەوە، گۆرانی، سرودی پەروەردە و یاریکردن. ئێستاش لە بیرمە لە ساڵی 1965 ئێمەیان بە سرودی پەروەردەی فێر دەکرد، ینی دەتوانی سرودی پەروەردەی بکەیە بابەتێک لە خوێندن، ینی بۆ نمونە سەر نمونەکتان دەبێ لە وشەی بۆ نمونە چۆن فێری بیرکاریان دەکردین. دەیانگۆ 1 و 2 داران 3 و 2 دارتوو 3 و 4 سوار هاتن هەر بەغار 5 و 6 هەستن بۆ سەر تەختەی ڕەش 7 و 8 مەکتەب خۆشە وەک بەهشت 9 و 10 یارمەتی دایک و باوکت بدە. یعنی هەم شتێکی پەروەردەیی بوو لە هەمان کادا فێری بیرکاریشی دەکرد. یان هەر بۆ خۆشی ئێوە سرودێک دەژێڕمەوە بۆتان پێشکەش دەکەم. سوورەی دەستەمۆ وەرە نان و ماز بخۆ، دایکی بێچوولەی مردی خێرا وەرە بە مەردی، ژمارەی 5 و 6 تاقە یەکێکیان ڕەشە، یەکێکیان بۆری سەرزل، یەکێکیان ڕەنجی وەگوڵ، یەکێکیان چاوی شینە، وەرە چاچی ببینە، پشیلە سوورە ماندووە وا لە پەناکەوتووە بۆ خۆی لەوێ خەوتووە. یاری دەبێت مامۆستای باخچەی منداڵان بزانێت چۆن سرودێک هەڵدەبژێرێ. ڕادەربڕینی سەربەست کە ئەوانە بەڕاخەوە لە لای ئێمە زۆر پژێخراوە. چاوتێبڕین، وریایی، یادکردنەوە، سرنجدان، بەراوردکردن و داهێنان. بەداخەوە ئەوەی نەبێت داهێنانە لە ناو کووردا. هەموو شتەکانمان دووبارە دەکەینەوە، توانای داهێنانمان نییە. من لەسەر ئەوە شتێکتا بۆ دەژێمەوە خوا خۆش ماوسە ئیبراهیم باڵدار لە هەفتەکانە چوو بۆ ئەمریکا. لە یەکێک لە ویلایەتەکانی ئەمریکا 50 ویلایەتە گوتی منیان بردە بەڕێوەبەرایەتیە گشتێک، لەوێ منیان بردە قوتابخانەیەک، لە قوتابخانە گوتی بەڕێوەبەرەکە منی بردە پۆلێک. گوتی کە چوومە ژوورەوە گوتیان دەبێ شتێکمان بۆ پێشکەش بکەیت.